مەراسیمی ماتەمینیە بۆ قوربانیانی ڕووداوی ئاگرکەوتنەوەکەی باڵەخانەیەک لە سۆران کە 14 کەس گیانیان لەدەستدا. لە ئێستاشدا لەسەر ڕووداوەکە 5 کەس دەستگیر کراون و تاوەکو ئێستاش دەرەنجامی لێکۆڵینەوەکان نەخراونەتە ڕوو. ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان لەبارەی ڕووداوەکە ئەوەی خستە ڕوو. یەکێک لە هۆکارەکانی ئەو ڕووداوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەو باڵەخانەیە وەکو پێویست مەرج و ڕێنماییەکانی سەلامەتی و بەرگری شارستانی تێدا ڕەچاو نەکراوە. هەروەها ئەوەشی خستە ڕوو کە قوربانیانی ڕووداوەکە ڕێگایەکی دروستیان نەبووە بۆ خۆ دەربازکردن و هۆشیاریەکی ئەوتۆیان لەلا نەبووە تا بتوانن مامەڵەی دروست لەگەڵ ڕووداوەکە بکەن و خۆیان دەرباز بکەن. ڕەنگە یەکێک لە هۆکارەکانی ئەم کارەساتە ئەوە بێتن لە باڵەخانەکە ڕێنمایی سەلامەتی نەبووە و کەسێک لەوانەی کە لەوێ بوونە ڕەنگە هەر نەیانزانی بتن دەرگای خۆڕزگارکردن لەکوێ. ئەمە کەم تەرخەمیەکی گەورەیە لەلایەن خاوەنی باڵەخانەکە و لە هەمان کاتیشدا ئێمەش وەکو هاوڵاتی بەرپرسینەوەی کە لە شوێنێکی وە کە خۆمان بە کرێکی دەزانین و خاوەنی شوێنەکەین بیر لە شێوازی ڕزگاربوون بکەینەوە. بەداخەوە ئەوانەی کە تووشی ئەو کارەساتە بوون ڕێگایەکی دەرچوونی درستیان لە پێشدەم نەبووە و وشیاریەکی ئەوتۆشیان لەلا نەبووە کە بتوانن خۆیان ڕزگار بکەن و مامەڵە بکەن لەگەڵ ڕووداوەکە. شاید حاڵان هۆکاری دروستبوونی ئاگری ڕووداوەکە دەگەڕێنەوە بۆ بوونی خەڵوزی نێرگەلە. لێژنەی لێکۆڵینەوەش تاوەکو ئێستا هیچ زانیاریەکی لەو بارەیەوە نەخستۆتە ڕوو. هاوکات سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران ڕایگەیاند لە هەر شوێنێک کەم تەرخەمی بەدی بکرێت ئەوە کەم تەرخەمان سزا دەدرێن و دەبێت وەڵامی ئەو پرسیارانە بدرێتەوە کە لای هاوڵاتیان دروست بووە. وتیشی لێژنە پێک هێنراوە تا بە دوواداچوون بۆ سەرجەم باڵەخانە و بەشە ناوخۆیەکان بکرێت بۆ ئەوەی ڕێنماییەکان بە تەواوی جێبەجێ بکرێن. لە هەمان ڕۆژدا بە فەرمانی بەڕێز وەزیری ناوخۆ لیژنەی لێکۆڵینەوە لە وەزارەتی ناوخۆ پێکهات و هەردوێنێ لە کۆبوونەوەیەک بە ئامادەبوونی هەموو لایەنە پەیوەندیدارەکانی ئیدارە داوامان لە سەرۆکی لیژنە کردووە زۆر شەفافانە کاری خۆیان بکەن و لە هەر شوێنێک کەم تەرخەمیان بەدی کرد لە راپۆرتی خۆیان ئاماژەی پێ بکەن و پێشی هەر هەمویان لەسەر خۆمان. کەوتنەوەی ئەو ڕێژە قوربانیە زۆرە لە باڵەخانەیەک لە ئیدارەی سۆران پرسیاری زۆری بە دوای خۆی داهێناوە. لە کاتێکدا قوربانیان لە سەرەتای ڕووداوەکە داوای ڕزگارکردنیان کردووە بەڵام نەتوانراوە ڕزگار بکرێن. هەمووان لە باڵەخانەکە بە دووکەڵی ئاگر خنکاون. سەرەڕای ئەوەش بەرگری شارستانی سۆران کەم و کوڕی زۆریان لە پێداویستی ڕزگارکردن هەیە لە کاتی ڕووداوەکان. ئەمە وێنەی ئەو 14 هاوڵاتیەیە کە لە ڕووداوی ئاگرکەوتنەوەکەی سۆران لە باڵەخانەیەک بوونە قوربانی. ئەمڕۆ کە سوکاری ئەم هاوڵاتیانە داواکارن کەوا لە ماوەیەکی زوودا لێژنە دەرەنجام بۆ هاوڵاتیان بخاتە ڕوو و کەم تەرخەمانیش سزا بدەن. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام، ئیدارەی سربەخۆی سۆران.